یەکێتی لە ڕێی سوودانی و پارتیش لە ڕێی بانکی TBI شەڕی هەژماری من و تەوتین گەرمتر دەکەن. وادەی ناردنی موچەی مانگی دەی موچەخۆرانی هەرێم لە بەغداوە ئاشکرا دەکرێت. هەڕەشەکانی هێرشکردنە سەر عێراق فراوانتر دەبێت، ستاندەریش مەترسیەکان ئاشکرا دەکات. دوای ئەوەی دوێنێ ئێوارە بانکی TBI ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە تیایدا ڕایگەیاند لەگەڵ پرۆژەی هەژمانی من ڕێکەوتنێکیان بۆ تەوتینکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان واژوو کردووە بەبێ ئەوەی هیچ وردەکاریەکی دیکە بڵاو بکاتەوە. ئەمڕۆ شاندێکی فراکسیۆنی یەکێتی لەسەر پرسی تەوتین لەگەڵ سوودانی و پارێزگاری بانکی ناوەندی کۆبوونەوە. کاروان یاروەیز ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەم بارەوە ڕایگەیاندووە لە کۆبوونەوەکەدا گفتوگۆ لەسەر تەوتینی موچە و بەدواداچوون بۆ جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵی کراوە. تا ئێستا حکوومەتی عێراق بە فەرمی هەڵوێستی خۆی لەسەر پرسی تەوتین و هەژماری من ڕانەگەیاندووە. ماڵپەڕی بەغداد اليوم لە زاری سەرچاوێکی وەزارەتی دارایی عێراقەوە بڵاوی کردوتەوە کە لیستی موچەی موچەخۆرانی هەرێم کە ڕۆژی یەکشەممە ڕادستی وەزارەتی دارایی عێراق کراوە وردبینی دەکرێت و وردبینیکردنەکەشی تاوەکو دەی ئەم مانگە دەخایەنێت. باوتەی سەرچاوەکەی وەزارەتی دارایی عێراق موچەی مانگی دەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە دوای دەی مانگەوە لە هەفتەی داهاتوو لەلایەن بەغداوە خەرج دەکرێت و ڕەوانەی هەولێر دەکرێت. ئەمە لە کاتێکدا لە بەغدا لیستی موچەی مانگی یازەی موچەخۆران بڵاو کراوەتەوە و دەست دەکرێت بە دابەشکردنی موچەیە و مانگە لە کاتێکدا لە هەرێمی کوردستان موچەی مانگی دەدابەش نەکراوە. ڕاوێژکارێکی سەرۆک وەزیرانی عێراق ڕای دەگەێنێت پێشبینی دەکەم بەم نزیکانە ئیسرائیل هێرش بکاتە سەر عێراق. ئیبراهیم سومەیدعی ڕاوێژکاری محەممەد شیاح سوودانی سەرۆک وەزیرانی عێراق لەم بارەیەوە لە لێدوانێکدا ئاشکرای کردووە لێدان و کارەکانی بەرەی مقاومە حکوومەتی عێراقی تووشی حراجی دەکات. ئێستا عێراق بووەتە گۆڕپانێکی ئاشکرا بۆ هەردوو وڵاتی ئێران و ئیسرائیل. دەبێت ڕێگری لە هەموو لایەنەکان بکەین کە عێراق وڵاتی تێپەڕینی موشک و فڕۆکەکانیان بێت. دەژڵێت ڕاگەیاندنی جەنگ بڕیارێکی تەواو عێراقیە، بەڵام عێراق توانای چوونە ناو جەنگی نییە. ئەوەشی ئاشکرا کردووە سەرۆک وەزیرانی عێراق تا ئێستا 6 هێرشی بۆ سەر عێراق ڕاگرتووە.